ئەحمەد جەلال گەنجێکی سلێمانیە براکەی گیرا بوو لەسەر ئەوەی چییە ناوی بروسکە براکەی برادێرێکی خۆی چتە ماڵی لە ڕووداوەکەی لالەزار دوای ڕۆژێک ئەویش چ بکە یانی قابلە برادەریتی بەڵێ بڕۆ دەرێ هاوڕێ عەزیزیتی خەڵق ئەو قیەم و ئەخلاقەی مایە ئاسایش بە کاملەی چاودێری دەبینین ڕابێکی زۆر گەورەی لالەزار چتە ماڵی وی تەواو چوونە بردیتیان 35 ڕۆژیان نەژۆرێ بەستا هەتا ئەو ئەحمەد جەلالەی برای نەمرد کە سەباز دەکەم بەریان نەدا تاوان ئەحمەد جەلال دوای ئەو لە مەحەجەی ئەو برایی کە ناوی بروسکە دێتە دەرێ دوای 3 ساعتی دەمری ڕاستە نەخۆشی دڵی هەیە باشە بەس دەمەکە نەخۆشی دڵی هەیە لۆ عەجەبەن دوای 3 ساعت شتە ئاسایی شاتە دەرێ جەڵتەی دڵیدایە بۆ تاقیقی لەگە دەکەن یعنی چی کردیە تا ئەنەجا و بروسکە چوینە ماڵی زێر سەعات نازانم هەرچی کەلوپەلە بردیتیان ئەی هاوار یەکەم کابرا هاوڕێتی توشتر ماڵی دوو ئەو شمەکانەی لۆ دەبن سێ برای دەستە مەحازەی لۆ تاقیقی لەگە دەکەن کرا و قیمەی بێئەخلاقیە خاڵی دووەم ڕێکان عەبدوڕەزاق حەمەدەمین کە کابرایەکی کە یەکێک لە چەکدارەکانی لالەزاری سەربار لالەزارە ببوورن وەڵا ئەمە زانیمان گوتیان ئەوە سوستاوەکە تەرمێکی سوستا هەیە لە تۆ عەدلی سلێمانی وتمان ئەوەیە بەدەستی دوو ئەم نەوێرام بەدەستی دوو جوابمان نات بنەماڵەکەی هەر یعنی زۆر ناخۆش بەو بە ڕێزەیان گوت بوو کە خەبەری داوین کاکە مردنی چوو عاری چوو کوڕی ماشنە شەهید بوو ئەوەتە ڕسممان لە ناو دیلەکان دیتەوە ئەوە لێرە دادنی هەر بۆمە زۆر ناخۆش بوو بە سەرک بە سەرەکی زۆر خۆشە کاتوو دەبینی کابرایەک پێت وایە شەهید بووە کە زیندیە الحکم لێدا تاقیبی دەگەر ئاسایش بکە و ئاسایشی کە بەرپرسێ کوڕی باشە و جێگای ڕێزە بە دواتچوونی کرد وەڵا دوای 2 ڕۆژیت نەکاکەوە سوتاوەکە ئێستا بنەماڵەکەی دەرێ کاکە ئەمە کوڕی خۆمانە دەیناسین براکەی دەرێ ئەمن دەیان جا شەو یعنی یەک لە ژوور پێکەوە خەوتینە ئەمە دسمی یەک دەناسین دوو لە مەلەش پێکەوە بوونە ئەوە برای مایە ئەخۆ تۆ دیارە ئێ برا ئەگەوە برایوان نییە چێ ناوەکەیمان پێ بڵێن وەرە ڕسمێکمان پێ بڵێن بڵێ ئەو دیلەیە بنەماڵەکەی دەرێن ئەوەیە زائیدەن ئەو پەڕۆکەی ملی بەر لە شەڕەکەی پێی درایە ئەو برادەرەی پێی دادرێت کاکە هەمان پەڕۆ بەس لە ملیویە کە لەوێ نەگەندیە ئەی چێە ئێستا دەڵێن سوتایە خاڵش کەش هێ من هادیە سوور کابرایەکی بزنسە براکەی چیتە ماڵی کابرا برایتی برا ئەی هاوار برایتی بە پێی مادەی 273 عراق ناوی 1 دەقەش بژی کورە نەک چ ڕۆژە گرتیتیان هەردوو قاچی لەگەچە بڕۆن سیرکەن لە خەستەخانەیە تەعزیبەشی زۆریاندایە چییە برات شاتە ماڵێ حەواندیتەوە تا ئەنەوە هێمن هادیە سوور باوکی یەکێک لە جەلالیەکان شەستەکانەوە لەگەڵێکێتیە بنەماڵە شتێکەوە شەرن و ئەو هێمنە 9 ملیار دیناری لای حکومەتە و پێی مادەی 273 ناوی بژیرێ کەچی بەدەر لەوەی کە بدایات تەعزیب دەدایە بۆ بەرپرسی ئەمنی و بکەتینە تەحقیق و ئەو بە دواتچوون کردمانە پۆست لەسەریان هەگرت 10 ڕۆژ نابی بەڕێوبەری لێکۆڵینەوەی کانی گۆمە نازانم چ بێ ئەخلاقەکە بە پێلەقەی چوتە سەر ئەو هورگەی کە ئەمەلیات کرایە بڕوا بکەن بە پێلەقەی چوتە سەر هورجی کە ئەمەلیات کرایە ئەوە بێ ئەخلاقەتی هەندێ من ناڵێ مەرەمیان هەندێ لەو بەرپرسە ئاسایشانە تا ئەنەوە ئاغاکانی ژیانوی پاڤلی هەر بۆ زانیاریتان پاڤل هەر نەهات بۆ ئەمریکا و ئەو ژنە ئەخیری ئیستقبالی نەکردینە نە پاڤل قوبات یەک کەسیان نەدیتیە من بەرپرسم لەو نوقتەی ئێستا بەنیاز بوون ئەو بەرپرسەی کە بەرپرسی ئاسە داوایان کردبوو و بڕیار بوو بیبینی دوای ڕەفزی کردەوە کەسیان نەدیتەوە کەسیان ئیستقبال نەکرایە بایکۆت کراینە تا ئێستا تر نازانم چەندەقانی تا ئاوریان بڕوا بکەن ئەمریکا لە پارتیوشێتی زۆر بێزارە بەس بە دیلیان نییە لەوەش گرنگتر لەوەش ئەوەتر لاهور شێخ زەنجیان ئێستا برتر زیندانی ئاسایش بڕوا بکەن لەگە دز و جەردە و ئەلکۆحۆلیستان زیندانی کابرا زیندانی سیاسیە ناڵێ زیندانی سیاسە لۆ دەبەی لەگەوانی دادنین کورە قسەک شەرم کەن لە خۆتان بێ ئەخلاقینە
هەمووانەی ئازاری ئەو کوڕە هەژار و خەڵکانە دەندایەوە هەمویان هەیە چێدی بوونە ئەنگەوا بێ ئەخلاق بن لەگە لاهوری کە ئامۆزای ئەوەکانی خۆتانە لەگەر ئەو کادر و چەکدارانەی کە ئی خۆتانە بەشێک لە مێژوویەکی دیوانیشە پاشە برا ڕۆ دەبی ئێمە ئەم کەوتە بەردەست چمان لێ بکەن